داواکاری گشتی دادگای تاوانی نێودەوڵەتی بڕیارێکی دەرکردو بۆ دەستگیرکردنی ڤلادیمیر پۆتین سەرۆکی رووسیا بە تاوانی جەنگ و بێگومان کۆمەڵێک تۆمەتی خستۆتە پاڵ دەڵین تۆمە چونکە تا ساغ نەبێتەوە ناتوانین بڵین تاوان ئەم بڕیارە کارنامەی نێودەوڵەتی لێکەوتەوە بێگومان پۆتین کەسایەتێکی ئاسایی نییە سەرۆکی وڵاتێکی گەورەی وەکو رووسیا هەر بەڕاستی کە من بڕیارەکەم بە بڵین گوێ لێ بوو خوێندەوە بەرچاوم کەوت چیرۆکێکی عەلیوەردی بیرکەوتەوە نووسەری گەورەی عێراقی عەلیوەردی و کۆمەڵاسێکی زۆر گەورە بوو دەڵێ چیرۆکەکە پەندی زۆر تێدا دەڵێ ڕۆژێک مشکەکان لە نێو خۆیاندا کۆبوونەوە بۆی کە بڕیار بن ناکرێ هەموو جارێ پشیلە ینی لە خافڵە بێت و یەکێک لەمان بەرێ و بیانخوا کۆ بنەوە با بڵین شتێک بکەن بۆی بزانن پشیلەکەیە بڕیاریان کە زەنگۆڵەیەک بکەنە ملی پشیلە بۆی کە هەر کاتێک لە دوورۆ پشیلەکەی ویستی بێ بۆ گیانیان ڕاویان بنێ بێبیانخوا زەنگۆڵەکەی دەنگی بێ و بزانن ئەوە پشیلەکەیە بەڵام لە بڕیارەکە یەک شتیان بیر چووە ینی ئەو مشکە قارەمانەی کە زەنگۆڵەکە کاتە ملی پشیلەکەەوە ئەوە کێیە لەبەرەوە بڕیارەکەیان سەر ناگرێ ینی ئەمە تقریبا ناڵێم هاوشێوەی ئەم چیرۆکەیە تەشبیه نەبێ بەو چیرۆکە بەڵام تقریبا زۆر لە چارەسەرەکەدا لێک دەچن لە میوانەکەم دەپرسم زۆر بەڕێز کاک حەسەن عەلی لە کەرکووکۆ لەگەڵمانە یاساناس کاک حەسەن سڵاو لێبێ بەیانیت باش ئەم بڕیارە بۆ دەستگیرکردنی ڤلادیمیر پۆتین بڕیارێکی ینی تا ڕادەیەک واقعیە ینی پێت ناواقعی نییە دەست خۆش بەیانی جەناب و بینەران باش لە ڕاستیە ئەم بڕیارە بڕیارێکی لە جێی خۆیەتی وەکو ئەوەی کە اختصاسێکی محکەمەیەکی جینایی دەولی کە متابعی بارودۆخی وڵاتانەکات و هەر کەسێک کە تاوانێک ئەنجام بدا یاخود گومانیان هەبێت کە تاوانێکی ئەنجام داوە بانگێشتی بکەن بۆ لێکۆڵینەوە بەڵام ئەوەی کە قورسە ئەوەیە کە ینی ئەوەی کە تاوانبار کراوە یاخۆ تۆمەتبار کراوە سەرۆکی رووسایە کە پۆتینەوە یەکێکە لە بەهێزترین وڵاتەکانی جیهان و لە هەمان کاتیشدا رووسیا ئەندام نییە لە ئەم دادگایە ئەمە بەپێی نیزامی ڕۆمای ئەساسی ئەم دادگای لە ساڵی 2002 دروست کراوە و پۆتین لە سەرەتایە لەگەڵ ئەم دروستکردنی ئەم دادگای بۆ دواتر ئیمزای خۆیان کشانۆتەوە و بەشدار نین تێداوەکو ئەندام ئێستا 123 وڵات یاخود دەوڵەت ئەندامن لە ئەم دادگا جیناییە کە اختصاسەکان ئەوەیە کە لە ئیبادەی جماعی و کە ئەو تاوانانەی دژی ئینسانیەت و مرۆڤایەتی بەگشتی ئەکرێ و هەروەها جەرائیمی حەرب ئەوەی کە ئەو تاوانانی کە لە کاتی شەڕدا ئەنجامەکرێ و ئەمەش سەرچاوەی جوڵاندنی ئەم دۆسیە لەوە دێک کە کۆمەڵێک منداڵی زۆر لە ئۆکرانیاوە ڕاگوازراون بۆ رووسیا ئەمەش بە تاوانێکی گەورە سەرڕای ئەوەی کە کۆمەڵێک تاوان کۆمەڵکوژی زۆرتر لە ئۆکرانیا ڕوویداوە بەڵام بابەتەکە قورسە بتوانرێ بانگهێشتی ئەم دادگایە بکرێت یاخود دەستگیر بکرێت چونکە دەستگیرکردنی هەر تۆمەتبارێک یاخود تاوانبارێک ئەبێ لە ڕێی وڵاتەکانی ئەندام و وڵاتەکان خۆیانەوە ویلایەتی قەزایان هەیە بۆ دەستگیرکردنی ئەو تۆمەتبارانە بەڵام یەکەم وتمان رووسیا ئەندام نییە لەم دادگایە و دووەمیش ئەم دادگایە خۆی خاوەنی پۆلیس و هێزێک نییە تا بتوانێت خەڵک دەستگیر بکە لە ڕێی وڵاتەکانی خۆیانەوە داوای دەستگیرکردنیانەکە بۆیە ئەمە شتێکی مستەحیلە بەڵام ڕەنگە بتوانێت سەردانەکانی پۆتین بۆ هەندێک وڵات ئاستەنگی بۆ دروست بیان نەتوانێت بڕات سەرڕای ئەوەش کە ئەگەر ئەو وڵاتی کە بێوێست میوانداری بکە ئامادەی میواندارەکە پیشاندن ئەویش هیچ کێشەیەک دروست نابێت چونکە لە دوای ئەوەی کە عومەر بەشیر لە دەسەڵات لابرا توانی سەردانی باشووری ئەفریقا و ئوردنیش بکە و لە کاتێکدا مزەکەرەی قەبزیشی هەبوو لە محکەمەی جینایی دەولی یعنی بابەتەکە زیاتر معنەویە و کۆمەڵێک
دەراویشتە و لێکەوتەی ئانی نابێت. باشە کاک حەسەنەمە پرسیار لەسەر قوت و هێز و سەنگی ئەم دادگایە دروست ناکە کە بڕیارێک دەرەکا بەڵام بە بەرچاوی دادگاکەوە پۆتین دوو ڕۆژی کە ڕەنگە سەردانی هەندێک وڵات بکە. ئەم دادگایە وەکو باسمان کرد بە پێی نیظامی ڕۆمای ئەساسی ساڵی 2002 دروست کراوە و ئەو وڵاتانی کە تایە ئەندامن 123 وڵاتن و رووسیا خۆی یەکێک نییە لە وڵاتانی کە تایە ئەندام بێ و وەکو باسمان کرد ینی لەبەرەوەی کە ئەم دادگایە لە ڕێگەی وڵاتەکان خۆیانەوە هەوڵی دەستگیرکردنی تۆمەتبارەکان یا تاوانبارەکانەکە بۆیە قورسە بەڵام زیاتریش ئەم دادگایە بۆ دروست بووە کە کۆمەڵێک خروقات بەرامبەر بە مرۆڤایەتی و دەستدرێژەکردنە سەر چینە جیاوازەکانی مرۆڤ و کۆمەلگا و یان ئەوانی کە زەعیفترن لە چاوەندێکتر بەڵام تاوەکو ئێستا ئەم دادگایەوەکو پێویست نەیتوانێەوە بە هەموو کارەکانی خۆی هەڵبسێ بەڵام وەکو ئەوەی کە شخصیەتێکی قانونی دەولی هەیە و تەنسیق لەگەڵ هەندێک وڵاتانەکە بۆتوانیویشێتی بۆ نمونە هەندێک سەرۆکی وڵات دەستگیر کاوەکو ئەوەی کە سەرۆکی یۆغزلافیای پێشووی دەستگیر کرد سەرۆکی سوپای ئەو وڵاتی کە دوای لابرابوون دەستگیر کرد. ئەتوانێت لە چ ڕووداوێکدا لە چ کاتێکدا ئەم دادگایە بێتە ناوە و مداخەلە بکە و ینی ڕۆڵی هەبێ و کاریگەری هەبێ و فەرمان بۆ دەستگیرکردنی ئەموو ئەو دەربکە ینی لە چه قەزەیە کاتوانێ بەشدار بێ؟ بەڵێ ینی اختصاساتی دادگای جینایی دەولی اختصاسەکانی جەرایمی ینی تاوانەکانی جەنگە تاوانەکانی دژی مرۆڤایەتیە و تاوانەکانی وەکو ئیبادەی جەماعی ئەوەی کە بێوێ قەومیەتێک دینێک ینی کۆمەڵەیەک یان بەپی ڕەنگی پێستیان بەپی هەر یەکێ لەمانە بەشێکیان هەمویان لە ناو بدا یاخود هەندێک تاوان هەیە بەرامبەر بە کۆمەڵێک لە خەڵک ئەنجامەدرێت جگە لە ئەوەی کە ئەوانی کە پێشتر باسمان کە اختصاسەکان هەموو ئەمانە ئەتوانێت لەسەریان بەجواب بێت بەڵام کە کەسێک تۆمەتبارەکرێ بەم تاوانە داوای لێکرێت کە مزەکەرەی قەبزی بۆ دەرەچێ و ئەینێرن بۆی کە بێتە بەردەم و دادگای بۆ لێکۆڵنەوە ئەگەر نەچێتە بەردەم ئەو دادگای بۆ لێکۆڵنەوە بە غیابی حکمی بۆ دەرناچێ زۆربەی کات بە غیابی حکمی بۆ دەرناچێ بەڵام محاوەلاکەن زیاتر تاوەکو بێنە بەردەم دادگاکە و ئەمەش کارێکی ئاسان نییە بۆ سەرۆکی وڵاتان و کەسانی بەهێزی ناو وڵاتەکان ئەگەر خۆیان هاوکاریان نەبێت. باشە کاک حەسەن وەکو داپرسیارم پێ دوایە ئەم داوای بە کۆگا پێ دوایە ڕۆژێ بێ پۆتین دەستگیر بکرێ؟ ڕاستیا بە دووری نازانین چونکە زۆربەی ئەم سەرۆکی ئەم وڵاتانە دوای دوورکەوتنەوەیان لە دەسەڵات ئەبنە کەسانێکی ئاسایی هەندێک جار بەهۆی ململانیان لەگەڵ ئەو سەرۆک و دەسەڵاتدارانی دوای خۆیان ئاسانە بێ کە سەرۆکی دوای خۆی ڕادەستی بکات ئەگەر هەندێک جار بە شێوەی ئینقلاب یاخود بە شێوەی کێبڕکیەکی تون کەسایەتیشتر دێتە سەردەسەڵات بەڵام بۆ مودەیەکی نزیک ئەمە ڕەنگە کارێکی ئەستەم بێ ئەمە ڕووبدات. زۆر بەڕێز کاک حەسەن عەلی یاسەناس سپاس کە لە کەرکووک لەگەڵمان بووی سپاس بۆ سەنێرەکانت